بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. یەکی ئایاری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کرێکارانە. جا بەو بۆنەوەیەوە فەرمانبەران پشویانە، بەڵام کرێکاران چاوەڕێی ئەوەن 2 دینار پێیا بکەن و ئەوان لەسەر کارەکەی خۆیان بەردەوامن. جا بەرنامەی ئەم جارەی مایکی پێیان تایبەتە لەگەڵ کرێکاران، بابزانم ئەوان چۆن باز لە ژیان و گوزەرانی خۆیان دەکەن. دەستپێکی بەرنامەکەمان لە نێوان 2 کاسب کاردایە، هەردووچیان خەریکی کاری حەمباڵین. بابزانم ئێستا ئەوان چۆن ژیان دەگوزارێن و بەگشتیش کاسبکاران کرێکاران چی دەڵێن و ئایا بەشێکیان دەزانن ڕۆژی جیهانی کرێکاران چ ڕۆژێکە و مافەکانی ئەوان چین؟ لەگەڵمان نابن. سلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. حاجی سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. ئێستا دێمەوە لای تو 2 دقە دەسمە خزمەت مام حاجی بابزانم دۆختان گوزەرانتان چۆنە؟ والله الدوخ جزالا ما كوا واش كانوا قلتي نمر نجينا نەمر و نەژین نمر نجي طبعا لۆ نەمر و نەژین عندي كاسبت كمان بخو بالرؤية كيف تعال درسي ودر ناسي درسي ودر ناسي چ کار دەکەی خۆت؟ والله حنبالي هەر حەمباریە. ايوه باش چەند سارە ئەم کارە دەکەی؟ لانه هاتوا دوا لە 92. عليه والله باشە پێشتر بازارتان باشتر نەبوو؟ حتما باشتر بدكم باشتر بوو. بازار تبع دواء زال هي باش زال هي خراب بس او بين زو خرافه ئێستا زۆر خراپە. بس زو خراب باشە لە بەیانیەوە با بپرسم چەندە دیش کردووە؟ با ئەوە دیش کردو شتێک بۆ ماڵەوە بەریەوە؟ والله اذا سمينا يا 6000 حفت زال 6-7 عليه والله وين زياترني ڕۆژانە 6-7 بەشت دەکا. والله باش كبر زكاة سبكيني سبكين علاجها باش چەند کەست لە ئەستۆیە چەند کەس؟ والله استا بخومان امن دون فريق من استويا يمن دار كان هم بري كرديا دوازه نفر بوين ولا ودرويشتن ئێستا سیان ماینەوە. سيام وين بەم بارودۆخی ئێستا پارەی مۆلیدە و پارەی کارەبای ڕێیسی و ئیتر سوانم ئەوەی کە بژێوی ژیانەکە بە ینی لە چاو پێشتر زۆر هەست دەکەی قڕز بووە. فرز بو عليه والله اذا ام مشينا زور باش لعندك انا بخوم كذا تقاعدكم هي فيها هي ابي شينيه ئەمە بەس ئەو تەقاعودیە قیچێک لەگەری دەڕۆ. عليه والله فيها ابي شينيه بەسای نا والله نا والله ونعلم انا كني بخوم اقل بيخوم هل باش خوم دك او بتاكسي نفر هاتي ما هزار بازار دسموها خد بيدو سيازا بازار بخوين كواتا هل باش خوم دك او الرجانه عندنا الرجانه شي دكات بيستو باز ديو بيستو باز ديو حج ديو عف ديو اصلا لو ظروف ايدا خەڵک هاوکاریتان دەکا؟ عليه والله حياه هاي بس وهانيه مثلا عليه والله هيا هو كلمه دكا دەستت خۆش بیت. سايم مام حاجی تەمەنت چەندە؟ منم 56 والد. موالی 56 بەو تەمەنەوە پار بە عاربانەی وەدەنی؟ عليه والله ليه وانا وش اسمه كوم لبلاقة. عندهم لا قديش هي وانا وش اسمه بقوا اسباني بركز ديمو ینی تااقەتی ئەوەت مایە یان هەر ژیان ناچاری کردووی؟ كل بلاكم دينارهم هي وانا اسموها دكوم بخوا حتى اسباني بركز ديمو عوزادي. عليه والله ئەی ئیش و کارەکە چۆنە؟ والله شكارك كم زواج يقولش حفت زاره ايش كدي انا زعمت هوارس استشهدي شكاين ناكي. چاوتان لەوەیە کەسێک بارێکی قورس بینی هري والله قرصي بي والله حد بي هەر دەیبن. سبكين هري والله زاري وي بيشنا زعمت زول شو دجبين چەند سارە ئەم کارە دەکەی؟ والله 20 ساعة زيادة ديرم 20 سار زیاتر. ئێستا ژیان قورس نەبوو لە چاو ڕابردوو؟ كاري هني خواف جن كقرصني باشا ديرا اتورو تهواري 10000 پیدا کے بس بدي كهرباء بدي معارف ده اخر بخود زاني مصرف يستاهل. لەوانەشە بە پاس یان بە تەکسی هاتووش بێت؟ والله من نزي كمال سيدا واي ببيان ده بەپیان دێ. عليه چەند کەس لە ئەستۆیە؟ شهر كسي يشان تلبيو سيديش كسي لۆ هادرت پڕ و غەمباری؟ والله ليش كمان هو بريك زحمته زەحمەتە. عليه والله حتى بلي زحمة هيك ڕۆژی 1/5
ڕۆژی جیانی کرێکارانە بەڵێ ئەتۆ ئەو ڕۆژە دەچیەوە مارە ئیسراحات دەکەیان دێ و کەسابەت ساعتی دەکەن؟ سێ نا وەڵێ ساعت نابی نا هەلۆمە نابێت ناوەڵێ ئەی ئێوەش وەکو هەموو مرۆڤەکان دیکە حەستان لە ئیسراحاتە پێویستان پێەیە زمان زۆر لە ئیسراحەتە بەس تۆبزی لە خۆکەی ڕۆژ جمعان نایە ئارێوەن بە زمانە ئارێ بەخوا هەیە دەشێ مەسای من نایم ڕاستی وایە دەچێ جمعەکەی و دەرێ با پێ ڕابگەم ئارێوەن وانە بەرێ وەڵا ئیسان دەبینی تۆ خۆی دەشوایان چەند کەس لە ئەستۆیە چار کەسی نەما چار کەس بەێ هەر چاوێن لە تووە وەڵایەکیان تەلەبێ ئەوی دیش تەواوی کرددان دامەزراندن نیەویشیش نییە العانم دانەمەزرایە ناوانە بڵاوە دۆخ و گوزەرانی کاسبکارانە لاولێری پایتەخت دۆخی کرێکاران چۆن دەبینی؟ لە سفریدایە ژیانی تێدانی ئێستا بەستە زمانە والله الدوخ وزارمان كوا واش كانوا قلتي انا مرنا جينا بەو تەمەنەوە پار بە حاربانەوە دەنێ ئەرێ وەڵا لێوانەوە سمەکەم لە بەلاقە حکومت چیمان لێ بکات ئەوە من 10 ساڵ لە ئێران بوومە هاتیمەوە چی دەکردیمە هیچ مێدەکەت بینە ناوەڵڵا ئەی بابزانم ئێستا کەو عاربانەیەت هەیە و لێرە خەریکی کەسابەتی بازار چۆنە؟ والله بازارك ضعيف هەر بەجددی زعیفەیان ئێوە هەر دەرێن زعیفە والله بجدي ويا بمعاش جوالي اللي هاتيس بازارك ضعيف لە بەیانیەوە چەندت فرۆشتووە؟ 2500 2500 بله هەلسبێن ئەوەندا انا دقر مو هيك بازارك ضعيف هەر تەنامی شەش دەکەی اري والله چەند ساڵام کارە دەکەی؟ والله الا من داريو تمام اج صار نو صار كاسبي دك لە هەژ نۆ ساریەوە تو خەریکی اري والله کاسی دانك لكاسبي دانك لباز او بما لا مكتب كتاب خانش بكتي باشە ئێستا کە یەکی پێنج ڕۆژی جیانی کرێکارانە بله ئەتو دەتانی بچیەوە مارە ئیژنەکەی نا والله لم درناين لۆ دەرناین نا ئەو ڕۆژە لەلای ئێوە جێژنە کە ئیشتان هەبێت أنا والله كاسبي هبي أمجدر ما خوش دو مصرفي أي شيش باني لسا عرباني أجي أجنبي تبكي مار و مندارەکە چاویان لەوەیە کە تو دوو دیناری بدەیت. أري بخوي أري والله تساوي أنا لستي منه أجا من يوم بمو كزني باري بدات أجا معاشك بدرت والله إيش كاش دبته بس معاش ندري كاسبي كاس ضعيف چەند منداڵت هەیە سي من دار تابیشن على دو قتابينا دوان قوتابین بله إيشان يكيو إيشان سفي تارا ژیان سەختە بۆ ئێوە أري والله تفكر تمام إخوي ولا قريد أقول زين والله تفكر تمام إخوي زۆر زاران دەگوترێ خەڵک چای لە کەسابەت نییە و فەرموو لەو بازارە دەتوانانی عاربانێک بە خۆت دابنێ و کەسابەت بکەی و پایتەختە و ئەوە فەرموو جەنابەت لە پایتەختی و عاربانەشت دانا و دەڵێ لە بەیانی و بای 2500 فرۆشتووە باري أري والله تفكر الله دقرن إيشك ضعيفة تفكر تمام إخوي باشە چەند گرینگە حکوومەت هاوکاری ئێوە بکە یارمەتی ئێوە بدا بیمەتان بۆ دابین بکە بە تایبەتی لەم دۆخە سەختەی ئێستا والله حكومات لسيرتي معاشك خرشي بدات عند أختي خوي والله معاش بدرێ ئەو ئیشەی تو ئەو کەسابەتی توش باش دەبێت. عمود دكتور أري والله عام دكتور بازار أنت خرك لو باري لبرش دانا بديت بازار هيك بيناكر أري والله غار دات التروش تي بيدا لۆ كرتنا ها بە ناومێدی قسەی دەکەی لۆ ها بە بێزاری والله سفكر إيش جانا كا هرو هالي بي بازاري أرو هالا بار لبرش دانا بي كسدريش خرجني أري والله بیرت لە چی دەکردۆ دانیشت بوو والله دانش تفكر تاوري دس لخ روح خوي قوري دك تفكر أبي الصبع أوي بكت دايب ناي خوي بيني شكرا أنا بجي. والله تفكر هيك ما بيناك نعم تمام تەمای خۆی هارو خی گەورە بۆت ئاسام کە ئینشاءالله بەرەکەت بخاتە ئیش و کار و سلامت يا أخوة سلام علیکم ئەحواڵت باشی سەحەتت کۆ تەندروستی والله بتمام باشي کۆ ها دانیشتی كل والله لبير بيش إيش عملياتهم كل والله عملياتهم يقنيش باش كونك
یەک ئیشم نەکرد نەخۆشیشی و هەرۆڵ عملیات ئەی بۆم کارە دەکەیت ئەیچ بەچی بژیم والله ناچارم ناچاری هەر بەخۆ یعنی هیچ داهاتێکی دیکەت نییە نەوەڵی هیچیشیکە مەدەسەوە خانێ ڕق و تەقمێ ویستکە چێ بنەسراوەکە وەرە و بڕۆوەرە و بڕۆوەرە و بڕۆ ژیانی منە هەوایە هەرەوە باشە لە بەیانیەوە ئیش چۆن بووە وەڵا هیچ نەبووە ناوەڵە 3000 میش کرد لە بەیانیەوە 3000 ئەی بەرەکەتی خوایە بەرەکەتی خۆیارەوە بیر لە چی دەکردەوە دانیشت بووی لە دوورەوە سەیرم وەرە وەڵی بیرم لە خۆمە کردەوە دەم ئەو کەس ژیانە من تیایی ژیان ئاوانە ناوەڵە ژیان ئەگە هەت بێ پارە دەبێ بۆ خۆت باشە دانیشی ئەی ئەم پایتەختە پڕە لە بینایی بەرز و چی سپادێکی ئەی دەرێ ئیش بە من زۆر. چی کۆرە ئیشکوا وەڵا سفرە ناوەڵە نییەکە هیچ ناوەڵە نییە دەیانگۆ خەڵک چای لە کەسابەت بێ ئیش هەیە وەڵی مچام لە کەسابەتە بەو پژێشەوە ئەلێرە هەزڕ هەتا عملیات کرا بە 3 میلیۆن ئەمە چارەسە خەرک بۆمی کرد بە قوڕان خێر خۆش بووی ینی بەخۆش توانات نەبوو ناوە پارەم نەبوو هەر بە خوددا ئەی ئێستا منداڵت هەیە ئارە وەڵام مندارم چەند منداڵت هەیە وەڵا 6 مندارم 6 مندارت هەیە ئارە گچکەنە گەورەنە وەڵا هیچیان لە مەتکە بوو دوانیان حەمباریەکە ئەو گمنە حەمباریەکە یعنی مندارەکەشت هەر ئەمباری دەکات ئارە وەڵ کاسب ئارە وەڵا ئەو ژیانێ بێ ئەی چەند گرینگە حکوومەت ئاوڕێک لە ئێوە بداتەوە وەرخوا حکومەت هەوردە چێ داتەوە لە ئێوەی هەژار لە ئێوەی کاسبکار وەڵا هیچ ئێوارە ساعت 6 بەیان دێنە ئێرە ئێوارە دەڕۆینە ساعت 5 بێ ئێوارە دەڕۆینەوە بەلاش هەلاش ئەرە وەڵا نیارە پێیان نابێت پارەی کارەبا و پارەی ئاو ئەی باشە چۆن دابینی دەکەی وەڵی خوادا ئارە وەڵا دەزانی چ ڕۆژێک ڕۆژی جیهانی کرێکارانە ئارە وەڵا چ ڕۆژێک ڕۆژی جیهانی وەڵا نازانم بە قڕ نازانی ناو خۆم لە فکرچێتەوە لە تاو پشتم حەوانەوەم نییە پشتم عملیات ئارە وەڵا پارە چی پارە نییە ناوەڵە پارە لێ ئیشاڵە خوای گەورە ئاسانی دەکات وابتیا سلامت ژیان قورس بووە ئەرە وەڵە ژیان قورس ئەرە بەخۆ فەوتای ئەرە بەخۆ هەژ مانگ لە ماڵەوە کەوتم بە قۆران بە قۆران نییە لە باخرم نەبوو هەژ مانگ ڕێک لە ماڵەوە من کەوتم لە ماڵ باشە بەچ دێ بازار و بەچ دەکات وەڵا بە کۆسەر دێم بە کۆسە دەڕۆمەوە 500 لەم سەر 500 ئەنی ئەو ڕۆسێ زادیش کردیە 2000 دەمینێتەوە 2000 دەینێتەوە وای مەسەفەکە ناکە ئیش قرسم پێ ناکەی بەخۆ هەزاگە سوک بێ ئەیکەم سوک بێت پارە لە بەشدانەبی کەسی دریش خۆشی سام لە کەسابەتە بەو پژێشەوە ئەلێرە هەزڕ هەتا عملیات کرا زەمانەتی کرێکار دەبی دابین بکرێ معاش کە پیر بۆ عمری بۆ شێ معاشی لۆ دابین کرد بەسەرکەوە یاڵام بەخێر باشی دیتم پێ دەکەنی وەڵا سوپن بەچ درێداوا خۆش بوو وەڵی بەم دنیاە دنم خۆش نییە بۆ دنیا درت خۆش نییە نا بە خودای لۆ درت خۆش نیە لۆ وەڵا زەمانەکە زەمانی پێشانیە ئەیسان دلی خۆش و ئەوە دەسیارە نەبوو یەکەم بوو پیشە بوو هەم شتێک بەڕێوە دەست و دنیا پڕع بوو چەندیش کرد وایە مرتاع بووی لەو دنیای ئەی ئێستا ئیش نییە ئێستا نییە وەڵە خۆ چیش دەکەر ئەو عربانەی جناکە والله لاقەکەم تەواو نییە لەگەڵ فەقەراتم هەیە و کرێسیمە و 350 دەدەم کرێمە چ کار دەکەی بە خۆتەرەم کاری دەکەی ئەرێ وەڵا هەرم کارێ دەکەم هیچ ڕاتبە شتێکت نییە والله خێزان هەیە بە ڕەحمەدی ئەویش 225,000 ڕۆژانە چەند بەم عربانەیە پەیدا دەکەی والله ئەوە سوتەیە زار وهەیە 5,000 زار وایە 7,000 ئەمڕۆ چەندیش کردەوە هیچ والله هیچ نابخوا هەر هیچ ناوەڵە پیاکان تەواو نییە نەبەر تااقەتم نییە گریان نەبێت ئەی باشە و کرێی ماڵ خواردن مەسراف چۆن پەیدا دەکەی والله کوڕەکانم یەکیان دا وەسای کاشەیەشیان لە مەغزانەشیش دەکەوت یارمەتیەکت دەدەن
باشە دەزانین چ ڕۆژێک ڕۆژی جیهانی کرێکارانە بەێ پێنجشەم ئەوکو دزانی وڵی زانیمان ساڵ بە ساڵ دەکەچە وەختەی لۆ دەی لۆ ئیسراعات ناکەی لە ماڵی وڵی زوفەکە توانیە مساعد ناکاتن ژیانەکە بەرەو خراپ دەڕواتن ئیشەکە نییە و هەم شتە گرانە و 20 سارا و ئیشەی دەکەی 24 ساڵە 24 سارە بەێ پێشتر ئیشەکەت باشتر بوویان ئێستا پێشتر باشتر بوو ڕۆژی 45 ئیش دەکرد هەدی ئێستا ئێستا وڵا ئەگەر هەبی یان 5,000 یان 10,000 لۆندە زیاتر نییە ناوەڵە ئەی چی پێویستە حکومە لۆنگۆ بکە والله حکومت چمان لەو دەکات ئەوە من 10 ساڵ لە ئێران بوومە هاتیمەوە چی لەو نەکردیمە هیچ ئومێدەکەت پێی نییە ناوەڵە ناکە. سیماکە 625,000 دەدەم ئەرێ والله ڕۆژ بە ڕۆژ زەحمەتترە ئەرێ بەخوای هیچ ئومێدە شت بۆ حکومەتەی نییە ناوە خدای ناوەڵە ئەوجا لە نوتویەک ئینتفازات بەێ حیاتم لە ئینتفازای ڕۆیشتن 10 ساڵ لەوێ بوومە هەر بە تێن ئیشم کردیە ئەرێوڵە ماڵم بداڵم بەخێ کردیە مادی نەبی سلام علیکم دۆخە چکەین دۆخە بە دەستە ڕاست دەکری وایە لۆ هەبێ زار و بێتاقەتی رئيس ملوناك هسه چێ لۆ بکە ها چێ لۆ بکە يدير الساعكما ئەوی لێرە حکومە ايا حکومەتی چی لۆ نەکردی نا شنو دەتوێت چ لۆ بکە ويشك ما لبكا يشك ما دابن هیچ لۆ ببینتەوە ايا بيش كان يجني هیچ نییە نا بۆ خۆ چیش دەزانی ولا تشيز هو اذا زعما ايش كم زعما هەر عربانەوە نییە ايا چەند سارە کارە دەکەیت بالساعة 20 سال ئەمڕۆ چەند دیش کردەوە لا دوزة 2000 بەش چەکە رئيس بەش ناکە نا چەند مندارت هەیە بينس باشە هەر چاویان لە دەستی تۆشتەچیان لەو بێەوە اللي بتماشى تسال دخول دس عالميني مەقسەدمەوەی کوڕەکەت نییە کە سابەتەک بکە نا موچەکەت نییە نا رئيس هیچ موچەکەت نییە هيس کرێچیشی ايا کرێچیشی كريسي ما هيكلم كده بس خير باش ناكل ما يكلم كريسي معانا ینی هەیکەلەکەت هەیە بە شتان تاوا نەبووە نابخ كريسي لێ بەڵکو خێرخوازێک قیمەتێک بکە ئینشاءڵڵا رئيس نزار ئیش و کار ئێستا باشتر بوو باشترە یان پێشتر باشتر بوو دسا بيسا باشر بيسا ايزنيا هیچ نییە ئەی وازبی حکوومەت نییە یارمەتی خەڵک بدا یارمەتی کرێکاران بدا كذا كا كا هم واسطة كاريا هلا دەزانی چ ڕۆژێک ڕۆژی جیهانین گۆیە سباني سبەینێ ئەو دە سبەیە تو دێ ئیشێ یان لە مارە ئیسراحات دەکەیت اخوات زاني اقل بين بكريدي ما قلنا نعم زۆر لە خۆت بێزاری هلا یارەوە بێتاقەتی هلا پێخوا بۆ داسان کە یاڕەبی ان شاء الله بابا داود بنور سلام علیکم عليكم السلام بخير به یەکی ئایاری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی کرێکارانە بري دۆخی کرێکارانی جیهان و کوردستان چۆن دەبینی والله کرێکارانی خاصەتەن کوردستان و عێراق سفرە خۆی کرێکار دەبی ئیشی هەبی زەمانەتی هەبی نەک سبەینی ئەوە ئیشی هەیە یختیار دەبی دوای ئیشی پێ ناکرێت زەمانەتی کرێکار دەبی دابین بکرێ معاش کە پیر بوو عمری بۆ 6 معاشی لۆ دابین کرد کو ئەمن ئێستا مامۆستامە موالید 1953 مە تەقاعد بوو 1,630,000 ژیانی من تەمینە بەس عملەکی قوربەسەر شەو ڕۆژ ئیش دەکا پیر دەبی معاشی نییە ئەوە کارەساتە لە هەموو دەوڵەتەکان چوویمە ئێران چوویمە سووریە چوویمە تورکیای مەسەن عملە خەیاتە کە دەبتە 6 تەقاعدی وەردەگری شوانە تەقاعدی وەردەگری لە هەموو دنیاە لۆ لێرە نیە وڵاتێکی بێ ساحێب و بێ بەرنامە و تشتە یعنی دەبی کرێکار زەمانەتی هەبی ژیانی تەمین بی بژی کە پیر بوو ژیانی تەمین بیتن چێ بە خێوی دەکا بۆ 6 دەستی لە یعنی چاوی لە کوڕی و
لە خزمی و لە کەس و کاری بی بەخێویکەنەوە مردنیە ژیان دەبێ کە عمرت بووە شێوسێ ئەتوو یعنی وەزعکی ناسک هەموو ئیشەکت پێ ناکرێ هەموو قابلیەتەکت نییە ئەو هەست و توانایی هەتە نامینێتن دەبی ژیانت لە بۆ دابین بکرێ ئەوەیە کرێکارم چ لە ژیانی کرێکار بەناوی وەڵا ئەو ڕۆژی کرێکارە بەزدرۆ دەبی قانونی لە بۆ دەرکەی ژیانی ئەو کرێکارەی دابین بکەی سبەینێ بووە شێسێ معاشی وەرگری لە حکوومەتی هەتا دەمریتن خۆ دەکرێ بیمەی کۆمەڵاتی بۆیان ببردرێتەوە یعنی باشە ئەم دەوڵەتە ئەم حکوومەتە بێپارەیە ناوەڵە وڵاتێکی نەفتێ کەنجی بێپارەیە دەوڵەتەکانی کە نەفتیان نییە ئەوان یعنی زەمان ئیجتیماعیان هەیە معاشی تەقاعودیان لۆ دەبڕێتەوە مەسەلەکە ئەوەیە بێنیزامیە وڵاتێکی بێنیزامیە مەسەن هەموو سندوقەک هەیە مەسەن دەبینی سندوقی سەرەتانی پارەکەی دیار نییە سندوقی تەقاعود پارەکەی دیار نییە ئێوە کو دەبیتن دەبی دەست لێ نەدرێت لەو پارەیە ئەو احتیاتە دەست لێ نەدرێتن ئێستا ئەتوو چەند کرێکارت هەیە وەڵا من یەک کرێکارم هەیە باشە خاوەن بڕوانامەیە یان بێ بڕوانامەیە فەقیرەی خاوەن بڕوانامەیە خەریزمە حەسەحیە ئەمن کە زمانی خۆی تەعین بووم حکومت عاردی دامێ کردمە خانی وەڵعانیش تەقاعودم ئێوە قوربەسەرێ کەنجی ژیانی خۆی پێکدەینی کەنجی خانی لۆ خۆی پێکدەینی کەنجی ژیانی پێک دەبێت هەر اختیار دەبی شعب ساردکە لە کنە من دەی هەموو قەلبی تووشی فەقەرات دەبی دەستی تێک دەچی قەلبی تێک دەچیتن فەقەراتی نامینێ چێ زەمانەتی ژیانی وەیە پەرستاری تەواو کردیا لە زیاتی ئەوەی حکوومەت دای مەزرێنێ لێرە خەریکی کەسا ئارێوە لە کنە من شاگرتە قوربەسەرێ چەندی دەدەین وەڵا 500 نانە کەشی دەدەینی هەر ئەوەندە باشە ئەو گەنجە ئێوە نابی تەرفیعی لۆ بکەی على 500 دەتوانانی ژنێ بینی دەتوانی ماڵێک بۆ خۆی پەیدا بکە کورە ناوەڵا قوربەسەرە ژنەچی هینە ماری لە بینی بنەسلااوە دارەتویە هەر مردیە لە هاتچۆکەی بەخوای پارەکەی نیوەی نامینێتەوە لۆ خۆشی ئەتوی وەکو خۆ دۆکو مسلمانێک وەکو خاوەنکارێک ناوە هیچ هاوکاریی دەکەی ئێ بە هاوکاری بەکەلکەت چ دێت خەمنیش بازارم نییە ئەمنیش وەزعم خراپە ئەدێ ئەوە لۆ هەمویانە ئیشی سەرەکی حکوومەتە ئەدی ئەوە حکوومەت دەبێت دابین کە ژیانی خەڵک دابین کە مەسئولە لە کار و کەسابەتی ملت بابی ملەتە میلیۆنێرەکانمان ملیاردێرەکانمان آخر وڵات مسألة لينيني هي دري الضبط المجرد لا يواصل إلى المبادئ والمبادئ بدون إرادة لا تحقق ذاتها هر حزبك هر حكومتك بيوي باوان بكا لو خوي وآقاي لملت نبيتن ناقاتا وهدفي ديويتن تيجيشتي السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. یەکی پێنجی هەموو ساڵێک ڕۆژی جیانی کرێکارانە دەتزانی یاخود تازە لە زاری منەوە دەزانیت تقریبا زانینەکەم لە ڕێگای ئەو فەیسبوک و بینە و بەردەوە دروست بووە. چەندە کرێکاریت کردووە؟ وڵی تەمانەکەم کردیە کاتێک بووە چی شەکت لە 86 و ئەتا پێش نوهەتەکان ساردیم فرۆشتیە گورە بەڵۆژان فرۆشتیە پاکەتم فرۆشتیا و ئیشانم کردیە. ساردیت لە چێ دەفرۆش کو دەفرۆش بە چەندت دەفرۆش؟ بە 75 فلسم دەفرۆش لە نەقلیاتی بەغدای ئێستا نەقلیاتی عەدالەی پێ دەرێت. ئەدی گوڵە بە ڕۆژەکە کورە وەڵا هەر بە فلس بوو لە بیرم نمایە. باشە دۆخی کرێکاران چۆن دەبینێ؟ لە سفریدایە ژیانی تێدانی ئێستا بەستە زمانێ ژیانی تێدانی نەخێر. ئەمن نمونەکە نیشان دەدەم ئەگە بتوانانی کامی دەکەیتە ئەو پیاوەی دەبین لە سەعارەبانەیە دەتوان برێم هەتا ئێستا 4,000 دیناری ژنە کردیە دەسبێنەوە. ئەرێ بەخۆی ئەمن لە باتی وستۆندیش دەخۆم ئەمن دوکاندارم بەز ئەو عارەم بارچیە لە پێشەم یعنی دەتوانم سون بخۆم هەتا ئێستا ئیمکانێت 4,000 دیناری ژنە کردی. باشە چێ بەرپرسە لەم دۆخە؟ ئەو وڵاتە چێ بەرپرسە؟ ئەمن توی سادە ئەوەی مواتینەکی بەستە زمان چی بەدەزۆیە؟ باش خۆ لە هەموو وڵاتانی دنیا وایە دەبێ بیمەیەک هەبێ بۆ کرێکاران دەبێ ینی کە گەیشتە تەمەنێک حکوومەت یارمەتی بدا یان بیمەی تەندروستی هەبێتن ینی خۆ لەم وڵاتە هەر هیچ نییە ئەگەر کرێکارێک فەقیرەی
لە کارەکەی خۆی بەربێتەوە تووشی نەخۆشیەک بێت تووشی شکانێک بێ هەر دەبێت لەسەر ژیرفانی خۆی بێ ئەگەر پارەکەشی هەبێ ئەوە لە وڵاتەکەی وڵات بی نەک لە وڵاتە چیوە چیمە وڵاتی مەکە چ وڵاتەکە باشە پەرلەمانت هەیە و حکوومەتت هەیە و لە پایتەختیشدای و نازانم هەمووی هەیە هەمووی هەیە ئەوە تا ئێستا دەگەی نەمانجی پێنج خەڵک دەنجی بە پەرلەمانتارەکان داوە لە پەرلەمان دیفاعیان لێ بکە دەرگاکەشی قەپات کراوە پەرلەمانتار نابێت دیفاع لە کرێکار بکە چ مشکلە هەیە پەرلەمانتار معاشەکەی خۆ 5 ملیۆن دیارە دەستە سەعیسابی ئەتوی هاوڵاتی شەر سەوتەکەت با بڵەوە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە کرێکارانی پایتەختی هەرێمی کوردستان بوو ئەوان خواخوایتان ڕۆژێک 2 دینار زیاتر ئیش بکەن بتوانن کەسابەتێکی باشتر بکەن داهاتێکی باشتر کۆ بکەنەوە بۆ ماڵ و منداڵیان ئەوان لەیەکی پێنجدا پشوو نادەن وەکو فەرمانبەرانی هەرێمی کوردستان یان وەکو فەرمانبەرانی جیهانیش ئەوان ئەو ڕۆژە بۆیان جەژنا کە بتوانن کارێکیان دەست بکێ بتوانن داهاتێک کۆ بکەنەوە بە جیرفانێکی پڕ و گەرمەوە بستنەوە ماڵەوە ئەو ڕۆژەی کە دەستنەوە بەدەستی خاڵی نەگەڕێنەوە بەداخەوە وەکو خۆتان بینیتان وەکۆی ئێمە بینیمان و بیستمان تاوکو ئێستا بەشێک لە کرێکاران لە بەیانی و خەریکی کارن هەیانە 5,000 و هەیانە 2,000 و وەڵایی هەشیان بوو من چوومە لای وتی لە بەیانیەوە هیچ میش نەکردووە ئەمە دۆخی کرێکارانی هەرێمی کوردستانە جا زۆر جار دەگوترێ خەڵک ئەگەر چاوی لە کەسابەت بێ ئەوە پایتەختە و کەسابەت هەیە فەرموو خەڵک پار بە حاربانەکەی خۆی وەدەنێ خەریکی حەمباڵیە کاری دەست ناکەوێت هیوادارم حکوومەت تۆزێک ئاور لە کرێکاران بداتەوە ئەوانی ژوەکو هەر هاوڵاتیەکی دیکە بتوانن تۆزێک خۆش و گوزەران بژین بتوانن بە ئاسوودەیی بژین ئەخەر پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا چەندین مانگە پەرلەمانتارەکانی نەچوون دانەنیشتون نازانم بە چ ویژدانێک و بە چ حەقێک ئەو پارەیە وەردەگرن تۆزێک ئاور لە میلەت بدەنەوە تۆزێک زگتان بەو خەڵکە هەژارە بستێ ئێوە لە جێگا و ڕێگایەکی گەرم و نەرمن هاوڵاتیانیش ئاوا لەسەر ئاربانەیە کەوتون چاوەڕێ ئەوە دەکەن 2 دیناریان دەست بکەوێت تا پرۆگرامێکی دیکە بەخواتان دەسپێرم هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ